بەهۆی ئەو لافاوەی کەوا لە شەوی ڕابردووەوە هات ئاستی ئاوی تاوگەی گەلی عەلیبەگ زۆر زیادی کردووە. ئەمە وای کردوە لە شەوی ڕابردووە کە بینن تەواوی ناوچە گەشتیارەکەی گرتوتەوە لە ژۆرەوە کە ببینین ئاسەکەی زۆر بەرز بووە تا نیوەی سەرەوەی ژوورەکە زیاتر ڕۆیشتووە، زیان بەرتەواوی ناوچە گەشتیارەکان کەوتووە. ئاستی ئاوەکە بە زۆرێک بەرز بۆتەوە کە بینن تەواوی ناوچە گەشتیاریەکە ژێر ئاو کەوت بووە، بەڵام لە ئێستادا ئاستی ئاوەکە نزم بۆتەوە. ئەمە وای کردبوو زیان بێرە و بە تەواوی ئەو شوێنانە بکەوێتن کەوا ئاوەکە گرتوێتەوە لە گەڵی عەلیبەگ، ناوچە گەشتیاریەکان زیانی زۆریان بەرکەوتووە.